نعم الموافقة حاصلة. لە کۆتاییدا پەرلەمانی عێراق یاسای بودجەی گشتی بۆ ساڵانی 2023 2024 و 2025 دەرکرد و ڕەوانەی سەرۆکایەتی کۆمار کرا بۆ پەسەندکردنی لە 15 ڕۆژی داهاتووشدا یاساکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە لە پرۆژە یاساکەدا لە مادەکانی 12 و 13 و 14دا جێگەی کرابووە کە بە تێکڕا 16 تریلیۆن دینارە. ئەوە ژواتە مانگانە نزیکەی 1 تریلیۆن و 203 میلیارد دینار لە بەغداوە دەخرێتە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان. بەپێی پشکی هەرێم لە یاساکەدا بەغداد مانگانە موچەی تەواوی موچەخۆرانی هەرێم دەنێرێت و چیتر حکوومەت بیانووی بۆ دواخستنی موچە بەدەستەوە نامێنێت. ئەوەش موچەخۆرانی هەرێم لەو دڵەڕاوکەیە ڕزگار دەکات کە چەند ساڵ پاشەکەوت و لێبڕین و نەدان و دواخستنی موچە بۆی دروست کردبوون. هەر بەپێی ئەو پشکەی لە یاسای بودجە بۆ هەرێم دیاری کراوە پارەی پێویست بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان و خەرجیەکانی دیکەش دابین کراوە. بە جۆرێک ئەو پارەی بەغدا بۆ پرۆژەکانی هەرێمی دەنێرێت چەندین قات لەوە زیاترە کە حکوومەتی هەرێم بۆ پرۆژەکانی دابین دەکرد. یاسای بودجێ عێراق لە سەرەتای ئەم ساڵەوە جێبەجێ دەکرێت و حکوومەتی هەرێمی کوردستان بڕێک پارەی دیکەی وەک پاکچاوی حساباتی 6 مانگی ڕابردوو لە حکوومەتی عێراق وەردەگرێت کە دەکرێت حکوومەت بەکاری بێنێت بۆ دابشکردنی دوو موچە بەسەر یەکەوە یان بەشێک لە موچە پاشەکەوتکراوەکانی پێ بداتەوە. هەروەها نیوەی داهاتی خاڵە سنووریەکان و هەموو داهاتی باج و ڕسومات بۆ حکوومەتی هەرێم دەمێنێتەوە کە نزیک دەبێتەوە لە 9 میلیارد دیناری مانگانە. چاودێران پێیان وایە حکوومەتی هەرێم دەتوانێت لەو داهاتە مانگانە بەشێک لە قەرزی پاشەکەوتی موچە بداتەوە بە موچەخۆران. هاوڵاتیان دڵخۆشن بەم پێشهاتانە و پێیان وایە هاتنی پارە لە بەغداوە دەبێتە هۆی بوژاندنەوەی هەرێمی کوردستان و گەڕاندنەوەیەتی بۆ سەردەمی پێش پرۆسەی بەناو ئابووری سربەخۆ کە تا پێش سەرهەڵدانی لە ساڵی 2014دا هاوڵاتیان لە ژیانێکی باشتردا بوون. تاکە شتێک کە جێگەی نیگەرانی هاوڵاتیانە تێکدانی ڕێکەوتنەکانە لەگەڵ بەغدا کە لە چەند ساڵی ڕابردوودا هۆکاری دەیان قەیران بووە بۆ هەرێم. هاوڵاتیان لەوە دەترسن دیسان دەسەڵاتدارانی هەرێم لەبەر بەرژەوەندی شەخسی و حزبی خۆیان پابەند نەبن بە جێبەجێکردنی یاسای بودجە و خەڵک بخەنەوە ژێر ستەمی ئابووری بەناو سربەخۆ کە خێروبێری تەنها بۆ خۆیان و هەموو مەینەتیەکەی بۆ خەڵک بووە.